بەخێراتنی بەڕێز ئاڵاخانەکەین کە مەدانین هاتۆتە شارەکەمان و وەکو ئەندامێکی پەرلەمانی عێراق وەکو خەمخۆرێکی شاری دەربەنی خان هاتۆتە ئێرە هاوسۆزی و هاوخەمی ئەو بۆ ئێمە مانایەکی زۆر ئەگەیەنێت پاڵپشتیە بۆ ئێمە و وامان لەیەکە کە بتوانین ئیشەکانی خۆمان باشتر بەرەو پێش بەرین لە خزمەتی خۆمان بەردەوام بین هیوادارین هاوکاری ئەوان بۆ ئێمە بەردەوام بێت و سەردانەکانیان باماشەوە بەخێربێن سەرچاو. زۆر سپاس دکتۆرێکیان. بەڕاستی من خۆشحاڵ بووم ئەمڕۆ سەردانی دەربەندی خان بکەم. مای شانازیەکی گەورەیە بۆ خۆمان بۆ هەمومان و بۆ من وەکو ژنێک لە پەرلەمانی عێراق کە ببینم دکتۆرەیەک خاتونێکی ژن ئەمڕۆ لەم زروفە لەم کاتەی کە ئەم پەتایە کۆڕۆنا یەخەی هەموو جیهانی گرتووەتەوە ئەم نمونانە بە دەرخین چکە من پێم وایە لە دنیای دەرەوە لە هەموو شوێنێکە کاتێک ژنێک بەڕێوەبەری تەندروستی ئەم شارە بێ کە خۆتان نەزان ئەم شارە بە تەواوەتی کەرەنتینە نەکرا بە حسابی ئەوەی کەەوە حاڵەتێکی زۆری تیا بوو لە حاڵەتێکی ئینزارە بوو ژنێک بتوانێت هەم بەڕێوەبەری تەندروستی بێ هەم خۆی ببێ بە بەڕێوەبەری خەستەخانەکان ڕوبەڕووی نەخۆشەکان ڕوبەڕووی کەیسەکان بێتەوە و کۆنتترۆڵیشی بکایانی ئەمە بەڕاستی جێگەی شانازیە بۆ هەموو تاکێکی کورد بۆ ژنی کورد بۆ ژنی هەموو دنیا و من هەر بەڕاستی مەبەستی سەرەکیم دەستخۆشیکردن لە جەنابی بوو کە چۆن توانێتی لەو ماوەیە ئەم هەموو جوهدە بکات و نمونەی زۆر بێ ئێمە پشتیوانی ئەبین و هەروەها گۆ لە کەم و کوڕیەکانیش بگرین لێرە هەیە چکە ئێمە لە لیژنەی ئەوەی کە پێوترێ خەلی ئەزمەی پەرلەمانی عێراق ئەندامین ئیشەکان لەوێ چاودێریەکەین لەگەڵ لایەنەکان و هەر شتێکیش پێویست بکە بیگەێنین بەبێ